لە کاتێکدا دۆخی ڕۆژاوای کوردستان ڕوو لە ئاڵۆزیە، کۆمەڵی دادگەری کوردستان دەستپێشخەریەکی بەپەلەی بۆ یەکڕێزی سیاسی ڕاگەیاند. ئەم بانگەوازە وەک هەڵوێستێکی نیشتیمانی لەلایەن شەقامەوە پێشوازی لێکراو بۆ هەوێنی جوڵەیەکی نوێ بۆ پاڵپشتی لە کوردانی ڕۆژاوا. دەستپێشخەریەکەی کۆمەڵ زۆر گرنگە لە جێی خۆیەتی، یعنی ئاسانترین کار ئەوەیە کە ئێستا حیزبە کوردستانیەکان بۆ 2 ساعاتیش بێ لەم شۆیە لە سبەینە یەک ببینن بۆ ئەوەی ئەوان لایانی سیاسین هێزی مرۆیی گەورەیان هەیە، پارەی گەورەیان هەیە، علاقاتی فراوانیان هەیە، ژوورێکی عملیات دروستکەن لە باشووری کوردستانە بۆ پارتە سیاسیەکان. ڕاستیات جێی دەستخۆشیە بۆ کۆمەڵی دادگەری و هەموو ئەو حیزبانەی تر کە دەستپێشخەر و مبادرەیان کردو بۆ ئەم حاڵەکاتە، بۆ کۆبوونەوەی پارت و لایەنە سیاسیەکان، بۆ ئەوەی بتوانن ورفەیەکی عملیات دروستکەن وەکوتم لە پێشکەشکردنی خزمەتگوزاری مرۆیی، لە پێشکەشکردنی پاڵپشتی و پشتیوانی سەربازی جابەچەک بە یاخود بە هێزی فیزیکی جەستەیی بێت هەتاوەکو دوایی. بۆیە لە ڕاستیە حیزبە سیاسیەکان شتی زۆر زیاتریان پێکرێ وەک لەوەی کە ئەو دەنگدانەوە میلی کە ئێستا هەیە. دوای ڕاگەاندراوەکە هەرزوو ژمارێک لە حیزبەکانی کوردستان بەدەم دەستپێشخەریەکەی کۆمەڵەوە هاتن. چاودێران پێیان وایە ئەم هەنگاوە تاقیکردنەوەیکی گرنگە بۆ لایەنەکان تا بەرژەوەندیە باڵەکان بخەنە سەروی ململانە حیزبیەکان. زۆر باشە من لێر پێتاڵم ئەبێ بۆ هەموو ڕەنگانێک بگرێت من لێرە دەستخۆشەری لە کۆمەڵەکەم شتێکی زۆر باشی کردو ئەبێ کاکەم بشووری خۆمان بخێت تا کەسە چاوەڕێەکەن ئەم حیزبانی باشوور هەتاکەی چاوەڕەکان بەتەمای چین هەر خەریکی ژیربانی خۆتانن وەڵڵاوەی لە ڕۆژاوای ئەسپێنێ لێرەیە وەڵڵاوەی لە ڕۆژاوای لێ ئەسپێنێ لێمە ژۆیە. من دەستپێشخەری لە کۆمەڵی دادگەریەکەم بەڕاستی ئەم لێدوانیم بینی لە پیجی پەیام بینیم دەستخۆشی لەکەم شتێکی زۆر باشە بەس ئایا ئەمان بەخسا دەکەن شتێکمان نەماڵێ گرنگە زۆر گرنگە بکرێت ینی لە ئێستا زەرورتر نییە کە شتە بکرێت بۆیە هەموو قین و دەسەڵات و ئۆپۆزیسیۆن و ئەمان هەم بدن بلاوە قەزەی کوردە قەزەی دەسەڵات نیەمە. ئێستا چاوەکان لەسەر تەواوی لایەنە سیاسیەکانە تا بێنە ناو بازنەی ئەم یەکڕیزیەوە تا بەم یەکڕیزیە فشارێکی کاریگەر لەسەر کۆمەڵگەی نێودەوڵەتی دروست بکەن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.